دوای ئازادکردنی مەککە و کەوتنە بەردەستی مسلمانان و سەرکەوتنی ئاشکرای ئیسلام و مسلمانبوونی تیرە و هۆزی سەقیف هەر هەموو عەرەبەکان گەیشتنەوە قەناعەتەی کە ئیتر هیچ مقاومەیەکی پێغەمبەری ئیسلامیان عەلەیهی سەڵات وەسەلام پێ ناکرێت. ئیتر چیتر ناتوانن دوژمندارەتی مسلمانان بکەن. بۆیە یەک و دوو سەرۆک تیرە و هۆز و خێڵەکان ئەهاتنە مەدینە و لە سەردەستی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وەسەلام ئیسلامەتی خۆیان ڕاگەیان. ئەم ساڵانە هەمووی بە ساڵی وەفدەکان ناسرا. ئەمانەش هەموو نیشانەی نهێنی ئەوە بوون کە پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام ئەرکی خۆی هێناوەتە جێ و سەرکەوتنی تەواوی بەدەستهێناوە. هەر لەم ساڵەشا بوو کە سوورەتی نەصر هاتە خوارەوە کە ئەفەرمێ إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. ئەگەر سەرکەوتنی خوای هات و مەککە ڕزگار کرا دیت دوا کۆمەڵ دێنە دینی خواوە سوپاس و ستایشی خوای خۆت بکە و داوای لێبوردنی لێ بکە بەڕاستی ئەو تۆ بەوەرگرە. بەناوبانگترین وەفد کە هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و مسلمان بوون بریتی بوون لە وەفدی بەنی تەمیم کە زوبرەقانی کوڕی بەدر و ئەقڕای کوڕی حابسیان تێدا، هەروەها وەفدی عەبدولقەیس کە ئەلجارودی کوڕی عەمریان تێدا، هەروەها وەفدی بەنی حەنیفە کە مسەیلەمەی کەزابیشیان تیا بوو، ئەنجا وەفدی نەجرانیش کە مەسیحی بوون و هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم. زۆر لەم وەفدانە وەلائیان بۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام دەربڕی و بە مسلمانێتی گەڕانەوە. ئەمەش هەمووی کارتێکردنێکی زۆر گەورەی هەبوو کەوا بوو پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام لەوە دڵنیا بوو کە ئیتر بە شێوەیەکی تەواو زۆری تیرە و هۆزە عەرەبەکان ئیسلامیان قبوڵ کردووە و هاتوونەتە ژێر ڕکێفی ئەم دارە لە ئیسلامەوە کە خۆی سەرپەرشتیارێتی عەلەیهی سەڵات وسەلام و وەلائیان دەربڕیوە. ئەم جارە نۆرەی تەئدیبی جوولەکەکان، ئەو جوولەکانەی کە لە کاتێکا کە خۆیان ئەهلی کیتابن و علامەتی پێغەمبەرێتی بە سەیدنا محەممەدەوە ئەبینن عەلەیهی سەڵات وسەلام ئەبوایە یەکەم کەس بن وەڵام دانەوەیان بۆ ئەم دینە نوێیە هەبێ، بەڵام ئەمان زیاتر دنەی مشریکەکانیانەدا و لە هەموو بەرەیەکی شەڕە کە دژ بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سازەکرا ئەمان بەشێک بوون چ بە جەستە بەهۆی لەشکری خۆیان و چەکداری خۆیان و بەشداری تیا بکەن یا لەگەڵ پلاندانانەکەیا بن یان شەڕی واتەوات بکە. بۆیە ئەویش پێویستی بەوە بوو کە ورەورێک لەگەڵ یانە بکرێ و دەستە و یەخە ببنەوە هەتاکو هەڵوێستی ئەخیر بەرامبەریان دیاریەکرێت. ئەوەش ئینشاءڵڵە بۆ دەرسی داهاتوو خوای پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ بەمان کە بە ئەداتی قەدەری خۆی وەسەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.